بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم، وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. لەخوا ئەپارڕێمەوە تاعەت و عیبادەتی هەموو لایە قبوڵکە ئینشاء الله. ئەممان و بوون و زەحمەتەمان بۆ بکا بە ڕەحمەت لە قیامەتە ئینشاء الله. ما أكثر الفيل في رمضان. ئای لە ڕەمەزانە فیلەکان چەند زۆرن. ئەمە ناونیشانی وتاری ئەم شەومانە کە شەوی قەدرە. هەموو یەکێ لە ئێوە ڕەنگە ئەم سەرباسەی بەلاوە سەرسوڕهێنەر بێت، بەڵام بزانین فیلی ڕەمەزان چییە. هەر کاتێک باسەکەمان باس کرد، ئیتر عەجائبات و سەرسوڕمان نامێنێت. دەزەکەین بە بەسەرهاتی گێڕانەوەی قسەی فیلەکە. ئیمامی مالک لە مەدینە بوو. مسڵمان جوان گوێ بگرە. ئیمامی مالکی یەکێک لە سەرمەذهەبەکان لە مەدینە بوو، لە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لەوێ دەرسی ئەوتەوە و یەکێکە لە چوار مەذهەبەکەی ئەهلی سونە و جەماعە. ئیمامی مالک زۆر شەرمی لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە گۆڕەکا بووە، وەفاتی کردووە. ئیمامی مالک لەوێ ئیمامی مزگەوتەکەی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. لە ژیانیا پشتی نەکردوتە قەبری پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەمیشە هەوڵی یاوە بە پێخاوس بە ناو مەدینەدا بڕوە. فەرموویەتی بەشکوم بە پێخاوسی قاچم بەر خۆڵێکەوێ قاچی پێغەمبەری بەرکەوتووە صلی الله عليه وسلم. ئیمامی مالک دانیشتبوو دەرسی ئەوتەوە بە خوێندکار و قوتابیەکانی لە ناو مزگەوتەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. والطلاب حوله، تەلەبە و فەقێکانی بە دەوریا بوون، گوێیان بۆ ئەگرت. لە ناکاو کتوپڕ ئیمامی مالک خەریکی شەرحکردنی دەرس و فقه و شەرع بوو. فەساحە سائح، بانگەوازکەرێک بە دەنگی بەرز هاواری کرد. بە دەنگی بەرز هاواری کرد، هەموو مەدینە دەنگی ئەدایەوە. هاوارێکی بەرز ئەیوت چی؟ ئەیوت جاء للمدينة فيل عظيم. خەڵکی ئاگادار بن، فیلێکی گەورە هاتووە بۆ مەدینە. یەک فیلی گەورە. مەدینەش، خەڵکی مەدینەش ئولفەتیان بە فیلەوە نەگرت بوو، فیلیان نەبینی بوو. هەموو خەڵکی مەدینە هاتنە دەرەوە بڕۆن سەیری فیلکەن. ئەو فیلە گەورەیەی کە کابرا بانگی کردووە وەرن سەیری فیلکەن، فیلێکی گەورە هاتووە بۆ مەدینە. فەقێ و قوتابیەکانی ئیمامی مالک بە دەوریا دەرزیانە خوێند. کاتێک گوێیان لەم هاوارە بوو،
گوێیان لەم بانگەوازە بوو کە هاواری ئەکرد خەڵکی نەجاء للمدينة فيل عظيم فیلێکی گەورە هاتووە بۆ مەدینە قوتابیەکانی ئیمام مالک دەرسەکەیان بەجێهێشت بەبێ ئەوەی پرسی پێ بکەن بەبێ ئەوەی پێی بڵێن وە ئەڕۆین بەبێ ئەڵێن بڵێن مامۆستا ئیجازەمان بە هەڵسان ڕایان کرد بەرەو دەنگەکە لەکوێوە دەنگ هاتبوو باسی فیلەکە بۆ بینینی فیل هەمووی ڕۆیشتن ئیلا قوتابیەک نەبێت هەمووی ئیمام مالکیان بەجێ هەڵا ئیلا کێ نەبێ ئیلا یەک نەفەر نەبێ یەک قوتابی ئەویش یەحیای کوڕی یەحیای لەیثی بوو هەر خۆی مایەوە لە خزمەتی ئیمام مالکە ئیمام مالکیش ڕووی تێکرد و فەرمووی يحيى كرم لم لم تخرج معهم هل رأيت الفيل قبل ذلك يحيى رولا أي توش بونا چوي بو سيري فيل تو بيشتر فيل بينيوا بويا نچوي قال لا يحيى كر يحيى ليثي فرمينا والله ما مصا نا والله فيلم نبينيوا بلا من آواربوم چندين كيلومترم كتيوه هاتون بو مدينة إنما رحلت إلى المدينة لأرى مالكا لا لأرى فيلا من كوتشم كردوا بو مدينة بو أوي مالك ببينم نك فيل ببينم فيلم بو چيا من هاتون بو إرم مالك ببينم درزم بيبضي فيل چي استفاديكي هي مستر أصلي مطلب مسلمانة كان لم قصة ئەگە سەرنجێکی ئەم قسە و بەسەرهاتە بین ئەبینی هەموویەکێ لە دانیشتوانی دەوری ئیمامی مالک محتاجی ئیمام مالک بوون بەڵام هەدەفیان بەقوت نەبووە هەدەفیان زۆر واضح نەبووە بۆیە کە لە خزمەتیا دەرزیانە خوێند شتێکی سەرسوڕهێنەریان ئەبینی ئیمام مالکیان جێ ئەهێڵا تاکە کەسێک کە هەدەفی هەبووە یەحیای کوڕی یەحیای لەیثی ئێستاش ئەو فەرموودانەی ئیمام مالک کە یەحیا باسییانە کات و ئەیان گێڕێتەوە لە هەموو کتێبەکانە معتەبەرترین قسەن فتوای ئیمام مالکن فتواکانی قەولەکانی هەمووی کە یەحیای کوڕی یەحیای لەیثی ئەیان گێڕێتەوە هەمووی معتەبەرترین قسەن کە لە مالکەوە نەقەڵەکرێت کەواتە مسلمانەکان لەم زەمانەی ئێمەشا لە ڕەمەزانە فیلەکان زۆرن کە لە ئەسڵی مەطلب لامان ئەدەن لە هەدەفە گەورەکە لامان ئەدا خەڵکی لە ڕەمەزانە دوو بەشە خەڵکی لە ڕەمەزانە چەند بەشە؟ دوو بەشە یەکێکی هەدەفی ئەوەیە کە ئەیەوێ لە ڕەمەزانە بەرووبوومێک کۆکاتەوە هەدەفێکی هەیە هیچ شتێک مەشغوڵی ناکات ئەگەر گەورەترین فیل بێ بۆ لای مەشغوڵی ناکات خەریکی ئیشی خۆیەتی خەریکی خوا لە خۆ ڕازیکردنیەتی خەریکی ئەوەیە خوا لە خۆی ڕازیکا حەزرەتی سلێمان وتی بە مێرولەکە ئەوە خەریکی چیت تۆزێ خۆڵ بەسەر پشتی مێرولەکەوە بوو ئەی گواستەوە وتی خەریکی چیت وتی وەڵای ئەم خۆڵە گوازمەوە ئەمەوێ ئەو کێوە بگوازمەوە بۆ ئەم لا وتی جا تۆ چۆن ئەتوانی ئەو کێوە بگوازیتەوە شتی وا ئەبێت وتی وەڵاهی من خۆشەویستەکەم پێی وتووم هەتا ئەو کێوە نەگوازیتەوە شوو پێ ناکەم من حەقم چییە ئەتوانم یان ناتوانم گرنگ ئەوەیە بە گوێ ئەوەکەم گرنگ ئەوەیە من بە گوێی خۆشەویستەکەمەکەم یەکەم چین یەکەم قسم لە ڕەمەزانە هەدەفیان ئەوەیە کە گوێیان نییە لە هیچ فیلیە تەیارەیە دنیا کاوە لە بێ هیچ گوێیان نییە خەریکی ڕەزامەندبوونی خوای پەروەردگارن خەریکی ئەوەن خوا لە خۆیان ڕازیکەن دووهەم سنف قسم کەسانێکن غافڵ زیادە ڕەوکەر فیلەکان زۆر دەریانەدەن فیلەکان قەنەواتەکان فیلن سەتەلایت فیلە مسلسلاتی تورکی و ئەجنەبی فیلن مەشغوڵیانەکەن غەیبەت فیلێکە بۆ خۆی قسەهێنان و قسەبردن فیلێکە بۆ خۆی ئازاردانی دڵی خەڵکی فیلێکە
فەیسبوک فیلێکە زۆر مەشغوڵ بی پێوەی چونکە دەرسەکە و بیرەباتەوە ئیمام مالک و بیرەباتەوە ها وەکو یەحیای کوڕی یەحیای لەیثی وابن هەموو دنیا بکێ بەسەرتانە بڵێ من هاتووم مالک ببینم نەهاتووم فیل ببینم ئەم ڕەمەزانەش بە تایبەتی ئەم شەوانەی قەدر ئێمە هاتووین خوا لە خۆمان ڕازیکەین هاتووین عیبادەت بکەین نابێ هیچ شتێک مەشغوڵمان بکات چونکە تەمەنەکەمان کەمە و بەرەو کۆتایی ئەڕوا إنما نعد لهم عدا دیاری کراوە تەمەن دقات قلب المرء قائلة له إن الحياة دقائق وثماني لێدانی دڵی خەڵکی دڵی لێدانی دڵ بەچی ئەڵێ چی بە خاوەنەکەی ئەڵێ کە دڵ لێ ئەدا ئەڵێ چی ئەڵێ بەڕاستی حەیات چەند دەقیقەیەکە و چەند سانیەیەکە تەواو دەبێت إنما الأعمال بالخواتيم کردەوەش ئاخرەکەی شەرتە ئاخرەکەی زۆر گرنگە خوا عاقبەت خێرمانکە ئینشاء الله خوای گەورە ڕەنجەڕۆمان نەکا ئینشاء الله لەم بازارەیە کە کراوەتەوە کە بازاری ڕەمەزانە ئینشاء الله قازانج بکەین زەرەر نەکەین ئینشاء الله ئینشاء الله ئەو تەمەنە جوانەی کە هەمانە لە خواپەرستیە بەستەری بەرین خوای گەورە ڕەحمان پێ بکات خوای گەورە تاعەتمان لێ قبوڵ کات خوای گەورە ئیسلاحی حاڵمان بکات خوای گیان تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ کەیت خوای لە گوناحی باوەکو دایەکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی خوای شیفای نەخۆشەکانمان بی یا ڕەبی هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوای شیفای بی خوای بە ئومەتی پێغەمبەر حەسێبمان کەی خوای بە ئیسلامەتی بمان ژێنی بە ئیسلامەتی بمان برێنی خوای بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته